کۆلێژی پەروەردەی بنەڕەت بەشی زمانی عەرەبی بەزان کۆڵایەن پارالێل ئێواران چەندە؟ سڵاوتان لێبێ ئەزیزانم، من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایە لە خزمەتی ئەوەی بەڕێزین بۆ باسکردنی کۆلێژی پەروەردەی بنەڕەت بەشی زمانی عەرەبی تاوەکو پێتان بڵێن بە پارالێل ئێواران زانکۆڵاین کۆنمرەی چەندی وەرگرتووە و ئێوەش بتوانن وەکو بناغەیەک وەکو بەرچاوڕوونیەک لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بەکاری بێنن. ئەلبەتە ئەم کۆنمرانە هی ساڵی خوێندنی 2021-2022 بۆ ئێوەی خۆشەویست ئامادەمان کردووە. ئەلبەتە ئەمە ئەوەشتان پێ بڵێم کە دەرچوانی کۆلێژی پەروەردەی بنەڕەت ئەبن بە مامۆستای پۆلی یەکی بنەڕەت هەتاکو نۆی بنەڕەت. ئێوەش بۆ ئەوەی سوود لە کۆنمرەکان ببینن لە بەشی زمانی عەرەبی بینەری ڤیدیۆکەمان من تا کۆتایی بۆ ئەوەی زانیاری وەربگرن. لایک، کۆمنت، سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن. هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە کەناڵەکەمان بۆیان شێر بکەن بە ئەوانش سوودی لێ ببینن. هەروەها لە ئینستاگرامیش بە هەمان ناونیشان ئێمە لە خزمەتتانین بۆ ئەوەی ئێوەش بتوانن فۆلۆمان بکەن و پرسیارەکانتان بنێرن تا خزمەتی زیاترتان بکەین.